بڵێن هیچ نەکراوە بۆیە هەڵەبجەشت کراوە ینی کابینەکانی پێش و شتیان کردووە ئێمە باسم کرد کۆبوونەمان کردووە بە شێوازێ بتوانین خەموو مەینەتەکانی خەڵکی هەڵەبجە ساڕێژ بکەین و کەمی بکەینەوە ئەو وازەحە خۆی ئەو پەیامە ئەوەی جەناب تێڵی تقریبەنەوەیە تەواقعەکەم ئەوەندە قسە کراوە ئەوەندە وتراوە وتنەکان بەڕاستی سوودی نەماوە بەڵام بەڵکم ئەمجارە گوێیەک هەبێ BBC بەڵکم ئەمجارە خەڵکێک هەبێ هەست بە ئازارەکانی قوربانیانی هەڵەبجە بکە دەتوانرێت حکوومەت هێرێمی کوردستان بە پلانەوە بێتە ناو یادەوەریەکانەوە بە تایبەتی یادی هەڵەبجە ئەو وارسانەی کە تا ئێستا زەویان وەرنەگرتووە بڕیارێک زەویان پێ بدرێ ئەو بریندارانە چارەسەر بکرێن ئەمەلی بکرێن ئەوانەیە کە نەبینراون لیژنەیان بۆ دروست بکرێت ببینرێن مافیان نەفەوتێ و لە هەمان کات منداڵەون بۆکان بەڕاستی کەسی منداڵەون بۆکان ئێستا لە دادگای داخراوە هیچ ئەساسێکی نەماوە و لە هەمان کات 407 وارسمان هەیە کە خانوویان پێکراوە سلفەیان پێدراوە ژمارەیەکیان 113یان تەواو بۆ سلفەکانی وەرگرت ئیدارەی هەڵەبجە هەندێک کەم و کوڕی لە ئیدارەی هەڵەبجەیە دەیان پارچە زەوی دراوە بە خەڵکانێکی نامستاق بەڵام لەم لاوە کە سوکاری شەهید زەوی پێ نەدراوە